نەورۆز واتە پابەندبوونی گەلانە بە ئازادی. ئازادیش بە بڵندکردنی تێکۆشان مزۆخر دەبێت. بە پێشنگایەتی ڕێبەر ئاپۆ نەورۆز جارێکی دیکە گەشتەوە هاتایی ڕاستەقینەی خۆی کە مزۆخرکردنی ئازادی گەلانی بندەست و تێکۆشان و بەرخۆدانی گەلانە لە بەرامبەر فاشیزم و زوحاکەکان و بەکرێگیراوەکاندا. تێکۆشانی 50 ساڵەی ڕێبازی ئازادی گەلی کوردستان بە پێشنگایەتی ڕێبەر ئاپۆ کە بوو بە تێکۆشانی ئازادی گەلان و ئەمڕۆ ژنان بوونەتە پێشەنگی. هەروەها بە ڕۆحی ئەو ژنانی کە لە هەشتی ئازاردا ڕژانە مەیدانەکان و مۆری خۆیان لە بەرخۆدانی ساڵدا و ڕۆحی هەشتی ئازاریان کردە پەیام و پێشکەش بەم ڕۆژەیان کرد. نەورۆزتان لێ پیرۆز دەکەین. بەو ڕۆحەوە جەژنی تێکۆشانی ئازادی ژنان و گەلانیان ئاوێتی یەکتر کردووە و ئێستا لە هەر چوار پارچەی کوردستان لە قەندیل قەڵای بەرخۆدان بەو ڕۆحە جارێکی دیکە بانگی لە ناوبردنی فاشیزم و داگیرکاری و بەکرێگیراوەتی و لە ناوبردنی سیستەمی پیاسالاری هاواری مسۆگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ و بنیادنانی سیستەمی دیموکراسی ژینگە پارێزی و ئازادی ژن بەرز دەکاتەوە. گەلی کورد وێرە هەموو هێرش و کۆمەڵکوژی و پیلانگێرەکان ئەمڕۆ 50 ساڵە بە ڕۆحی خۆڕاگری نەورۆز لەسەر پێوە تێدەکۆشێت. نەک تەنیا بۆ خۆی وەک گەلی کورد بەڵکو بە گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و تەواوی ئازادی خوازانی دنیا بە پێشنگایەتی ژنان کە لە پارادیگمای ڕێبەر ئاپۆدا هەڵقوڵاوە و پێشنگایەتی شۆڕشی ئەم سەدەیە دەکات. هاوکات لەگەڵ ئەوەی تێکۆشانی ئازادی لە 50 ساڵەی خۆیدایە لە هەمان کاتدا پەیماننامەی لۆزان لە سەدەی ساڵەی خۆیدایە بۆ پارادیمەیەی کە 50 ساڵ بەر لە ئێستا لەدایک بووە و ئەمڕۆ گەلەکەمان لە هەر کات زیاتر بەهێزترە. بەو هێزەوە لەو باوەڕداین ئەم نەورۆزە دەبێتە نەورۆزی پوچەڵکردنەوەی لۆزان و هەڵوەشاندنەوەی فاشیزم لە ناوبردنی هێڵی بەکرێگیراوەتی و داگیرکاری و سیستەمی پیاسالاری. بۆ جۆش و خۆزشەوە بەڵێن دەدەین زیاتر بە ئامانجەکانمانەوە پەیوەست بین و بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ و بنیادنانی سیستەمی بەیەکەوە ژیانی دیموکراتی گەلان تێکۆشان بڵندتر دەکەین. وەک کۆمەڵەی ژنانی کوردستان کەژەکە جارێکی کە بانگەوازی لە تەواوی ژنانی پێشەنگا و ئازادی خوازی گەلەکەمان دەکەین لە بەرامبەر هەموو هێرش و پیلانەکانی دەستی بەهێزکردنی یەکێتی و تێکۆشانی هاوبەشی درێژی یەکتر بکەین. لەم پێناوەدا بەرژەوەندی ڕۆژانە و کارکردن و دەستکەوتی بچووک بەلاوە بنین و لە پێناو ئازادی تەواوی گەلەکەمان و تۆمارکردنی مێژوویەکی پاک بۆ خۆمان لە چوار پارچەی کوردستان تێکۆشانی هاوبەش بڵند بکەین. لە کۆتاییدا وەکو کەشەکە بۆ پارادینیا کە زیاتر لە 30 ساڵە هێزەکەمان پێی دەبەخشێت جارێکی تر جەژنی نەورۆز لە ڕێبەر ئاپۆ لە تەواوی ژنان گەلەکەمان تەواوی هەڤاڵان و تێکۆشەڕانی کوردستان دەکەین. ئێوەی بەشداربان پیرۆز دەکەین.